مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵ و ستافێک لە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری گەشتێک بۆ گەنجان و قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری ساز دەکات. لە گەشتەکەدا مامۆستا عەلی باپیر وتەیەکی پێشکەش کرد و ئاماژەی بەوەدا بەهۆی نەبوونی ئەقڵیەتی ئیدارەدان لە هەرێمی کوردستان گەنجانی وڵات لە بارودۆخێکی خراپدان و داوای لە گەنجان کرد تەسلیم نەبن بەو بارودۆخە خراپە و هەڵوێستیان هەبێت و بە ڕێگەیەکدا نەڕۆن کە پێشتر پێیدا ڕۆشتون و پەشیمان بن لێی. نابێ نائومێد بین و بیهیوا بین. خۆی پروردگار دەفەرمێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. لفرحناي ودروي خير إخوانا أميد نابي مگر كومالي كافران. إما مسلمان نابي نا أميد بيت. نابي هرجيش شلو كل بيت. نابي هرجيش باشك شبكة. بابا همت بين بغيرت بين. ئازایەتی ئەوەی لە تنگانە دا خۆت ڕاگری گەنا لە فەرحانی هەموو کەس ئازایە لەبەر هەوراز نەوەستێ گەنا لە پێدەشت و لە سەرۆژێر هەموو کەس ئازایە گرنگەوەی لەبەر هەوراز نەوەستی ئێمە ئێستا میلەتەکەمان لەبەر هەورازە حکمێکی گەندەڵ و پۆخەڵی بەسەردا سەپێنراوە حکمێکی حیزبی بنەماڵەیی بەڵام تۆ نابێ ببەزی نابێ خۆ بەدەستەوە بدەی نابێ بێدەنگ بی گەنج دەبێ هەستی هەبێ شعوری هەبێ ئیدراکی هەبێ تێبگا و دوایی دەبێ هەڵوێست لەسەر ئەو هەستەی بنیاد بنێ ئەو چاوەڕوانێم هەیە لە ئێوە لە جگە لە ئێوەش لە گەنجان و قوتابیان و لاوانی ئەم وڵاتە کە خاوەنی هەست و شعورێکی ڕاست و دروست بین و خاوەنی هەڵوێستێکی جوامێرانە و مەردانە بین کە ئێمە پێویستە پند لە ڕابردوو وەربگرین زۆر کەس دێ بۆ لای ئێمە هەتا لەوانەیە کە ئینتیمان هەیە بۆ هەردوو حیزبی حکومڕان بۆ خەڵکی دیکە هەمووی سکاڵایەتی و داد و فیغانیەتی باش حەقتانە داد و فیغان بکەن سکاڵا بکەن ناڕەحەت بن بەڵام دوای زۆر ناحەقتانە کە هەمان بە هەمان ڕێچکە و ڕێدا کە لێوە گەزراوی دووبارەیەکەوە لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين بڕوادار دوو جار لە کونێکەوە ناگەزرێ. ئامانج لە گەشتەکە ناسانی زیاتری گەنجان و لاوانی کۆمەڵ بوو لە ناوچە جیاوازەکانی کوردستان بە یەکتری هەروەها بۆ ڕەخساندنی پشوویەک لە پای ئەو خزمەتەی بە لاوان و قوتابیانی هەرێمی دەکەن و گەنجانیش دڵخۆشن کە مەکتەبی قوتابیان و لاوان نەخەمی ئەواندایە و بە ئەنجامدانی ئەو جۆرە گەشتانەش ماندوێتیان لەبیر دەچێتەوە. ئێمە ئەمڕۆکو مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری هەستاوین بە سازدانی ئەم گەشتە بۆ ئەندامانی سنووری مەکتەبەکەمان کە پێک هاتووە لە هەردوو بەشی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری. مەبەست و ئاماجی ئێمە لەم گەشتە ئەوەیە کە وەک پاداشتێک وەک وەفایەک بۆ ئەم گەنجانەی خۆمان بۆ ئەم ئەندامانەی خۆمان کە پاش ماندووبوونێکی زۆر پاش ماندووبوون و هیلاکبوونێکی زۆر ئێمەش دوای هەموو ماندووبوونێک پێویست بە پشودانە پێویست بە ئیسراحەتە پێویست چۆنەڵی وەکو ڕیفرێشێک وایە بۆ ئەندامانی خۆمان ئێمەش بە ئەرکی خۆمان زانی کە ئەمڕۆ ئەم گەشتیان بۆ ساز بکەین و لە خزمەت گەنجانی خۆمان نابین چکە یەکێک لە ئامانجە هەرە سەرەکیەکانی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری خزمەتکردنی بەم دوو چینەیە کە هەموو ڕاستپارتەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەم چینانە جێبەجێ ئەکەین. سواز بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و سەنتەری پەرپێدانی لاوان بۆ ئەم گەشتە بەدڵنیایی ئەم گەشتانە کاریگەریان هەیە ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردنی گەنجانە لەبەرەوەی گەنجان کۆڵەگەی هەموو کۆمەڵگەیەکن و کاریگەریان هەیە و گۆڕانکاریش بە گەنجانێکرێت بەدڵنیاییەوە و کاریگەریەکی بەرچاوی هەیە لە بێکترناساندنی ئەندامەکانی هەموو ناوچەکان لە شوێنە جیاوازەکانی کوردستانەوە ئەو کارانی کە ئەندامانی ئەم ڕێکخراوانە ئەیکەن بەدڵنیایی زۆربەی کاری خۆبەخشیە ئەم گەشت و سەفرانەش بەدڵنیایی کاریگەری باشیان هەیە بۆ ئەوەی کە ماندوێتی ئەندامەکان دەربچێت. مەکتەبی قوتابیان و لاوان ڕێکخراوی قوتابیانی کوردستان و سەنتەری پەرەپێدانی لاوان و دەستەی خوێندنی باڵا لە خۆی دەگرێت کە ئامانجیان خزمەتکردنە بە سەرجەم چین و توێژەکانی قوتابیان و گەنجان بێجیاوازی. ڕێبن محەممەد کەناڵی پێیام گوندی گۆبتەپە.